پاشان ئینە سەر wave function. ئێمە باسی moving particle کرد، وتمان هەر moving particle چی ئەسۆشیتی دەبی چی لەگەڵی ئەبی وەیڤێک لەگەڵی ئەوی پێوترێت دیبڕۆڵی وێوز کاتە دیبڕۆڵی وێوز وێوز ئۆ probability amplitude. پێشێ بێمە سەر ئەوەی باسی wave function بکەم بۆ زانینی جەنابتان in water waves لە شەپۆلەکانی ئاوا the quantity that varies periodically at the height of the water surface. ئەو کەمیەی کە بەردەوام لە گۆڕانایە لە شەپۆلەکانی ئاوا چییە؟ بەرزی ڕووی ئاوەکەیە. in sound waves ئەی لە دەنگە چیمان هەیە it is pressure ئەوەی کەوا بەردەوام لە گۆڕانایە پرێژەرە کەوتمان وەکو ئەڵەی ساوند شاشبوون و پەستاوتنمان هەیە شەپۆلەکانی بەو جۆرەیە کەواتە ئەوەی کە بەردەوام لە گۆڕانایە بۆ ساوند وەیڤەکان چیە پرێژەرە. in light حتمما لە مەوجەکانی ڕووناکیە in light waves electric and magnetic fields vary بەردەوام چی لە گۆڕانایە ئەلکتریک و مەگنەتیک فیلدەکان گۆڕانکاریان بەسەرایە. what is it that varies in the case of matter waves ئەی لە matter wave چ شتێک بەردەوام لە گۆڕانایە یاخود ئەگۆڕێت ئەو شتە ئێستا ئینە سەری the quantity whose variations make up matter waves is called the wave function کەواتە ئەو وەیڤەی کەوا لەگەڵ پارتیکڵێکی جوڵاوایە matter waveایە پێ ئەوترێ بەچی هێمایەکەین بە wave function پێڵین wave function بەچی هێمایەکەی بە پسای وشێکی گریکیە کەواتە ئەم پسایە کە ئێمە بەکاری ئێن بۆ matter wave the value of the wave function بزانین قیمەتی ئەم wave function associated with a moving body کە علاقی هەیە لەگەڵ تەنە جوڵاوەکانە at the particular point لە پوینتێکی دیاریکراوە in space یعنی لە x y و z و at the time t wave functionەکە is related to the likelihood of finding the body there at the time کاتە علاقی هەیە بە دۆزینەوەی یاخود احتیمالیەی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە لە تایمی تیە. مۆ پریساز ئەگەر ورتر قسە بکەین پسایەکە دووجار ئەکەین the square of the absolute value of the wave function is the probability of finding the body at that point at the time t کاتە ئێمە زیاتر قسە بکەین قسە لەسەر چی ئەکەین قسە لەسەر probability ئەکەین واتە پسایەکەمان دووجا ئەکەین کە دووجامان کرد کەواتە ئەمە پێمان ئەڵێ سکوێری ئەبسۆلۆیت ڤالیۆ ئەوی کە ئیبینن لێرە هی وەی فەنکشن ئەبێتە چی احتیمالیەی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە کاتە لەکوێ احتیمالیە گەورە بوو احتیمالیەی دۆزینەوە واتە قیمەتەکە لەکوێ گەورە بوو احتیمالی دۆزینە لەو شوێنە زۆرە بێ لەکوێ کەمتر بوو احتیمالیەکە لەوێ کەمە بێ وەک بەڕێزیشتان ئەزانن هەمیشە احتیمالیە probability یاری ئەکا لە نێوان دوو قیمەتە لە نێوان سەفر و یەک سەفر واتە ئێمە پارتیکڵمان نییە کە احتیمالی سەفر وان چی یانی نەثینگە نیمانە ئەی یەک بوو کاتە یەک بوو حتمیەتە کە حتمیەت بوو پێشمان probability نییە ئەی لە نێوان سەفر و یەکە ئەمجا probability دەست بە تەلاعبی خۆی ئەکا هەتا لە بینی سەفر و یەکە probability مانەیە کاتە هەتا قیمەتەکەی گەورەتر بێ احتیمالی دۆزینەوە لەو شوێنە گەورەتر بێ هەتا بچووکتر بێ احتیمالی دۆزینەوە لەو شوێنە کەمتر بێ. The value of the wave function is the probability amplitude کاتە قیمەتی wave functionەکە وەکو چی ئەتوانین تەسەووری بکەین وەکو probability amplitude ئەو wave it can be negative and it's not an observable quantity مادام probability amplitude کاتە ئەکرێ قیمەتی نەگەتیڤیش وەرگرێ ئەی باشە قیمەتی نەگەتیڤ بۆ ئێمە observable quantity نیە واتە ئێمە ناتوانین تەفسیرێکی فیزیایی دروستی بۆ بکەین کاتێک قیمەتی وەیڤەکەمان نەگەتیڤ دێ بۆیە هەمیشە و هەردەم ئێمە پەنا بۆ probability ئەبین یاخود بۆ square absolute value wave functionەکە بین لەم کاتە کە ئەڵێن square value هەمیشە قیمەتەکەمان موجب دەبێ کە قیمەتەکەشمان موجب بێ ئێمە ئەتوانین تەفسیرێکی دروستی بۆ بکەین. Describing a wave a general formula for waves معادلێکی عامە بزانین بدۆزینەوە بۆ و هەر وەیڤێ هەر جۆرە وەیڤێکی میکانیکی کەوا ئێمە هەمان بێ. We consider
A string stretched along the x-axis with vibrations are in the y direction. اگر اما حبلك من هي واعتبارك ان اما حبلك من هي لسريكوا بس تو مانتو لسركي تريشو حركية كي بقى راستي اكس موجب وكلي انا كا اي بينن وفايبريشني ام حبلي كوا همانا لكويا فايبريشنكي لكويا خوي ابينيتوا لواي دايركشنا خوي ابينيتوا جوليكي هارموني من هيا. If we choose اگر وا اعتبار بكين t is equal to 0 كات t من 0 بي the displacement of the y of the string at x is equal to 0 is a maximum. كات x من صفر بي كات تماشاكين displacement من لا دان من جورتين قيمتي بي اگر تشبيه بكين تماشاكين اما موجيكي كوساين يعني مشي كوساين كاتك اما صفر بي اما جورتين قيمتي بيت بومان موجكا شويكي كوساين ورقة. It is displacement at any future time at the same place is given by the formula. باشان displacement كا لدويتي بربوني كات ولا كاتكي يعني فتباش فتريكي زمنية ما اتواني displacement كا ببي ام معادلة بدو سينو بلين y the displacement is equal to a cosine into pi mu t. اي كمان شيء is the amplitude of the vibration that is the maximum displacement on either sides of the x-axis. أيمان amplitude أكري قيمتي موجبة أكري قيمتي سالبة أي موجب وأي قيمتي سالبة وهذا اللي رشح حساب أما سالبة كي أما amplitude كي أما موجبة كي وميوش frequency كي معنا frequency بنسكرها بفريكونسي ميو سورجر بميو يا باف هي ما اكين ليرة بميو هي ما كردو اما للطواوي هنا كتابي اتوميك فيزيكا بميو فريكونسي كمان هي ما كردوها اما هر اول في كاتك تي مان اس ايكوال تو زيرو بي اي لباش تي يعني كاتك تي اس ايكوال تو تي لباش فتريكي زمني او كاتك تي مان بودري زبي ديسبلاسمنت كاتا في بي تي ديسبلاسمنت كي كهمان بون من اكس كي كهمان كاتا في بي فيز فيلوسيتي جراني تايم كراو اما ويف بروباغيشن كي بلا بون ويف كي كهمان a wave of vibration propagates along the x-axis with a wave velocity او كاتا اگر هات ويفك منو فايبريشني كردو باشان بروباغيشني كرد برو كويا برو اكسي موجب كاتك ويفا كمان فيس فيلوسيتي في بي بي او كاتا ام معادله مان دي بي واي از ايكوال تو اي كوساين دو باي ميو هات تي ماينس اكس اوفر في بي كاتا لباش فتريكي زمني اما معادله كمان لسيبو شواريو معادله سيبو بينش مان دس اكيو تي ماينس اكس اوفر في بي اما شهر تي اكاتا وام قيمتها اكس اوفر في بي شكون اقل السلايد كي بيشو تماشاكين وكمان اكس كمان اكاتا في بي تي اي باش اي تي كمان اكاتا اكس اوفر في بي اوكي كاتا the wave velocity wave velocity is called the phase velocity PO3 phase velocity since لبروي the wave velocity is given by phase velocity اگر معادلة كاتا لامدا جراني frequency كاتا لشويني همو او قيمتي كهمانا چي دانين لامدا جراني ميو دكين او كاتب زين چي ما اندس لكيو ام معادلة ما اندس لكيو y is equal to a cosine دو باي ميو تي ام ميو من جراني ناو كوانكا كردوا جراني ناو كوانكا من كردو بو هردو لان ميو تي ماينس ام ميو لسر في بي چي معناته يك لسر لندامان اياته كاتا معادلة شش من باساني دس اكيو. The angular frequency is defined by the formula. باشان answer angular frequency بزين چون بينا ساكري دو باي جراني ميو بكين ابتا angular frequency ام دو بايش اگر جراني نا كوانا كي بكين دو باي جراني ميو تي كاتا دو باي ميو ابتا angular frequency ام دو بايش جاري ديش جراني اكس لكي كاتا دو باي اكس لسر لمدا بم جورا اي ويف نمبر اكاتا چي كي اكاتا دو باي لسلم كاتا لمعادلة بيشو تراحوتا لشويني همو دو باي لسلم داك چي دانم كي دانم
ئەو کاتە چیم دەستەکەوێ معادلەکەم بەم جۆرەی لێدێ کەی وەیف نەمبەرە واتە لە دوو پایە من چەند وەیف لێنگتم هەیە چەند لەمدام هەیە لە هەر دوو پایەکە کە مۆجەکە خۆی دووبارە ئەکاتەوانێ من چەند لەمدام هەیە in terms of angular frequency and wave number the wave formula can be written as کاتە ئێمە بە دەلالەتی wave number و angular frequency زۆر بە ئاسانی ئەتوانین چی بکەین معادلەکەمان y is equal to a cosine wt یاخود omega t minus kx ئەی لە 3 ئەمە لە 1 dimensionە تەنها ئەگەر لە x هەمان بێ ئەی لە 3 dimensionە k becomes a vector k normal to the wave front and x is replaced by the radius r. The scalar product k dot r is then used instead of kx. ئەو کاتە ئێمە لە 3 dimensionە چی مانەیە کەیەکە مانەیە وەکو vector و r ەکەش مانەیە لە جاتی x y z ئێمە r دائنین. In the case of de Broglie waves لە حاڵەتی موجاتی de Broglie the momentum is given by this relation. ئەمە دوڵیتی de Broglie جارێکی تر کە لە سلایدی یەکەمە باسمان کرد p is equal to h over lambda. ئەگەر سەرە و ژێری کردەکە جارانی دوو پای لەسەر دوو پای بکەم بۆ سەری کرد دوو پای زیاد دەکەم بۆ ژێری کرد دوو پای زیاد دەکەم تەماشاکەم چیم دەست دەکەوێ ئەم قیمەتەم دەست دەکەوێ p momentum is equal to h bar جارانی کەی h bar ڕکاتە چی h over دوو پای کە p ئەوتێ the reduced Planck's constant. دینە سەر phase and group velocity of the de Broglie waves. بزاین ئەو پارتیکڵێکەوە حرەکە ئەکات و ئەجوڵێت ئەو وەیڤەی کە لەگەڵیەتی خێراییەکەی گروپ ڤێلۆسیتیە یاخود phase velocity. A group of waves need not have the same velocity as the waves themselves. ئەگەر ئێمە گروپ وەیڤێکمان هەبێ مەوجەیەکمان هەبێ لە کۆمەڵە سنگڵ وەیڤێک پێک هاتبێ واتە کۆمەڵە سنگڵ وەیڤێک پێکەوە گروپێکیان دروست کردبێ ئەوە خێرایی ئەو گروپە یەکسان نییە بە خێرایی سنگڵ وەیڤەکان بەڵکو خێراییەک وەرئەگرێ کە خێراییەکەی جیاوازە لە خێرایی هەموو ئەو سنگڵ وەیڤانەی کەوا گروپەکەیان دروست کردووە. How fast de Broglie waves travel با بزانین مەوجەکانی de Broglie بە چ خێراییەک ئەجوڵێن ئایا بە phase velocity ئەجوڵێن یا بە گروپ حرەکەیان دەبێت بزانین بە چ خێراییەک ئەجوڵێن. Since لەبەرەوەی a de Broglie wave is associated with a moving body لەبەرەوەی وتمان de Broglie wave ئەو مەوجەیەکەوە عیلاقەی هەیە لەگەڵ تەنی جوڵاوە. One may expect that this wave has the same velocity as that of the body. كاتە ئەتوانین توقع بکەین کەوا ئەم de Broglie wave هەمان خێرایی پارتیکڵەکەیە هەمان خێرایی پارتیکڵەکەی ئێستا تێست ئەەکەین let us see if this true. دا بزانین ئەگەر ئەمە ڕاستە بە چی بکەین دا تێست بکەین دەست پێ بکەین. We call the de Broglie wave velocity وا دابنینکەوە de Broglie wave velocity چیە phase velocity vp. To find vp we can apply the usual formula ئاتیادی ئەمە vp phase velocity کاتە frequency جارانی lambda. Okay, the wavelength is simply the de Broglie wavelength. أو wavelength كوا همانا كدي Broglie wavelength lambda is equal to h over p پێکەش چیە m v کاتە ئێمە توانین لە شوێنی هەموو لەمدایەک ئەم قیمەتە دانێ ئەی بۆ frequency ئێستا معادلەیەکی شەدۆڵینەوە بۆ frequency قیمەتی frequency شەدۆڵینەوە لە شوێنی frequency دانێ بزانین phase velocity ئەکات. To find the frequency mu we equate the quantum expression E is equal to h mu with the relativistic expression E is equal to mc square. Then we obtain كات أمدو معادلة أمدو يكسان كين أو كات frequency من بقى ساين دستكوا أكاتا mc دوجار over h. إلتا تشيكين بزاين دا de Broglie wave velocity is therefore أو كاتا phase velocity من أكاتا ميو لامدا ميو جارين لشوني ميوكا قيمتي ميو دانين لشوني لامدا قيمتي لامدا كيك السلايدي بيشوي دولتي مانوا
ام و ام کرده بێتەوە h و h کرده بێتەوە تەماشاکەین سی دووجا لەسەر v دەرئەچێت کاتە فیز ڤیلۆسیتیمان هەمیشە گەورەتر ئەبێ لە velocity of light چونکە هەمیشە v کەمترە لە c ئێرەش دووجایە کاتە فیز ڤیلۆسیتی هەمیشە قیمەتەکەی گەورەتر ئەبێ لە velocity of light کاتە the wave velocity is the phase velocity کاتە wave velocity چییە؟ phase velocity the particle velocity is the group velocity کاتە حتمما particle velocity ئەو velocity کە particle هەیەتی چییە؟ group velocity نەک phase velocity because the particle velocity must be less than the velocity of light ئێمە زانین کەوا هەر پارتیکلێک حرەکە ئەکا هەر پارتیکلێک کە ڕێستماسیە خێراییەکەی هەمیشە کەمترە لە خێرای ڕووناکی بە هیچ جۆرە ناگاتە خێرای ڕووناکی مادام ڕێستماسیە بوو خێرایەکەی ناگاتە خێرای ڕووناکی the deep rolly wave velocity is always larger than c وەکو ئێرەکە دۆزیمانەوە فیز ڤیلۆسیتیەکەمان گەورەتر بوو لەکێ لە velocity of light کاتە هیچ کاتێک فیز ڤیلۆسیتی ناتوانێت بێتە the velocity of the moving body بە هیچ جۆرێک فیز ڤیلۆسیتی نابێتە خێرایی ئەو پارتیکڵێکەوە حرەکەکە Okay, to understand this result بۆی لەم نەتیجەیە تێبگەین we must look into the distinction between phase velocity and the group velocity ئەبێ جیاوازی بکەین لە نێوان دوو شتا لە نێوان phase velocity و group velocity ئەم دوانە ئەبێ جیاوازیان پێ بکەین we consider a harmonic wave ئەگەر وەیڤێکمانەیە بەم جۆرە وای ئەکاتە a cosine omega t minus kx the deep rolly waves associated with a moving body cannot be represented simply by a formula resembling above equation کاتە deep rolly wave ئەو deep rolly wave کەوا لەگەڵ پارتیکڵێکی جوڵاوایە ناتوانین تەمثیلی بکەین یعنی بە شێوەیەکی بەسیط بە فۆرمولەیەک بە معادلەیەک کە لەسەرەوە ئاماژەمان پێ کردەوە بە کورتی واتە deep rolly wave لەگەڵ moving body ناتوانین بەم معادلە بەسیطە چی بکەین تەمثیلی بکەین بۆ ناتوانین لەبەرەوەی پێویستمان بە چی ئەبێ instead the wave representation of a moving body corresponding to a wave packet or a wave group چونکە ئەو وەیڤەی کە لەگەڵ moving bodyەکایە ئەبێ بە wave packet یاخود بە wave group بەڵام ئەمە مجرد یەک وەیڤە بەڵام ئەو وەیڤەی کەوا لەگەڵ تەنێکی جوڵاوایە مەجموعە وەیڤێکە پێکەوە کە گروپێک یا پاکەتێک دروست دەکەن ئەو پاکێتە پێوترێ wave packet یاخود پێوترێ wave group A wave group is a superposition of individual waves of different wavelengths ئەو گروپ وەیڤە لە چی پێگاتووە لە سوپەرپۆزیشن کردنی چەند وەیڤێکی سنگڵ پێکەوە لە وەیڤلێنگتا جیاوازن ئەوان لە وەیڤلێنگتا جیاوازن پێکەوە بە عەمەلی سوپەرپۆزیشن کردن ئەم سنگڵ وەیڤانە چیان دروست کردووە گروپ وەیڤەکەیان دروست کردووە The interference of the individual waves with one another resulted in the variation in amplitude that defines the group shape کاتە The interference of the individual waves بە یەکداچوونی ئەم وەیڤانە لەگەڵ یەکتریا ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی گۆڕان لە ئەمپلیتیودی چییە؟ ئەو وەیڤەی کەوا ئێمە بە چی پێناسەمان کردووە بە گروپ وەیڤ ئێمە وەیڤێکمان هەیە پێوتێ گروپ وەیڤ یا وەیڤ پاکێت لە ئەنجامی سوپەرپۆزیشن کردنی چەند سنگڵ وەیڤێک کە ئەمانە لەگەڵ یەکا ئینتەرفرنس بە یەکداچوون دروست دەکەن کە بە یەکداچوونیان دروست کرد لەگەڵ یەکتریا ئەو کاتە ئەبێتە هۆی گۆڕان لە ئەمپلیتیودی چی؟ ئەمپلیتیودی گروپ شەیپەکە If the velocity of the individual waves are the same ئەگەر هاتوو velocity هەر یەکێک لەو individual وەیڤانە کە گروپەکەیان دروست کردووە یەکسان بێ وەکو یەک بێ the velocity of the wave group is the common phase velocity ئەو کاتە گروپ velocity یەکسان ئەبێ بە phase velocity ئەمەش تەنها و تەنها لە لایتە لە free space ئەمە ڕوو ئەدا ئێمە لایتمان هەبێ لە free spaceێکا بێ ئێمە زانین خێراکی کۆنستانتە speed of light کۆنستانتە ئەو کاتە phase velocity یەکسان ئەبێ بە group velocity تەنها لەو
ئەم فیگەرە وێڤ گروپێکە هەمانە کە لە ئەنجامی کۆمبینیشن کردنی و ئینتەرفرێنسکردنی چەند سنگڵ وێڤێک گروپێکیان دروست کردو ئەگەر ئێمە ئینڤلۆپێکی بۆ بکەین بەرگێکی بۆ بکەین تەماشاکەین ئەو بەرگە کە بۆ وێڤ گروپەکە دروست دەکەین هەمیشە ڤەریشنی ئەمپلیتیودمان هەیە ئەگەر لێرەوە بەرگەکەی بۆ دروستکەین تەماشاکەین بەردەوام ڤەریشن لە ئەمپلیتیودی گروپ وێڤەکە هەیە کەواتە if the phase velocity varies with wavelength ئەگەر هاتوو phase velocity لەگەڵ wavelength گۆڕا کاتە the different individual waves do not proceed together ئەو کاتە ئەم single wave-انە پێکەوە حرەکە ناکەن پێکەوە ناچنە پێشەوە this situation is called dispersion ئەو کاتە بەم حاڵەتە ئەوترێ پەرتبوونەوە یاخود تەفەڕق as a result the wave group has a velocity different from the phase velocity of the wave that make it up خود لنتیجە ئەو wave گروپی کە هەمانە velocityێکی ئەبێت جیاواز لە phase velocity ئەو وەیڤانەی کەوا بوونەتە هۆی دروستکردنی گروپەکە this is the case with de Broglie waves ئەمەش ئەو حاڵتەیە کە یەک ئەگرێتەوە لەگەڵ چیە لەگەڵ حاڵتی de Broglie لەگەڵ وەیڤەکانی de Broglie ئەمە حاڵەتی وەیڤەکانی de Broglie کە ئەو گروپەی کە هەمانە ڤیلۆسیتیکی ئەبێ جیاواز لە ڤیلۆسیتی ئەو سنگڵ وەیڤانەی کەوا بوونەتە هۆی دروستبوونی wave گروپەکە Let us suppose that the wave group arises from the combination of two waves that have the same amplitude but differ by an amount in omega d delta omega يعني واتا angular frequency and an amount of delta k in wave number باوا توقع كاين وادا بنين كيما جروبيكمان هيا دروست بوا بهوي combination كردني دو wave خوي زیاترە بەڵام بۆ ئەوی ئێمە ماتماتیکاڵی بتوانین تەعاملی لەگەڵا بکەین و ئەعتیبارەکەین کە ئێمە چیمانەیە تەنها دوو وەیڤمانەیە پێکەوە کۆمبینیشن ئەکەن ئەم دوو وەیڤەش ئەمپلیتیودیان وەکو یەکە بەڵام هەندێک جیاوازیان لەکوێ لە ئەنگولە فریکوێنسی و لە چیترا هەیە لە وەیڤ نەمبەرا هەیە ئەگەر ئەمە یەکەمیان بێ ئەمە دووەمیان دووەم هەر وەکو یەکەم وایە بەڵام تەنها فەرقێکە بێ لەکوێ لە ئۆمێگا زائد دلتا اوميجا هي لكي زائد دلتا كي هي بم جورا ام دوانا با combination كين the resultant displacement y at any time t at any position and any position x is the sum of y1 and y2 with the help of the identity اگر اما resultant واتا ام دوانا كو كينوا displacement كان y اكاتا y1 زائدا y2 باشا ئەو کاتە هەندێ عملی ماتماتیکی بەکارهێنین ئەو عملی ماتماتیکیان چۆن بەکاربێنین ئەگەر ئێمە دوو گۆشە جیاوازمانێت چووکە کۆساینی ئەلفا زائدەن کۆساینی بێتا ماتماتیکاڵی ئەکاتە دوو کۆساینی یەک لەسەر دوو ئەلفا پلس بێتا و کۆساینی یەک لەسەر دوو ئەلفا ماینەس بێتا ئێمە ئەم معادلە ماتماتیکیە لەسەر ئەم دوانە کە پێکەوە کۆمبینیشن کۆیان ئەەکەینەوە تەطبیق ئەەکەین و کۆساینی ماینەس ثێتا شکاتە کۆساینی ثێتا ینی گۆشەکەمان ناقص بوو بیەینە دەرەوە ئەو لەبەرەوەی کۆساین ئیڤنە کەواتە سالبەکە نامێنێت ئێستا ئەم معادلە ماتماتیکی لەسەر ئەوی خۆمان تەطبیقەکەی ئۆمێگا تی ماینەس کەی ئێکس بە چی دانێ بە ئەلفا دانێ ئۆمێگا زائد دلتا ئۆمێگا تی ماینەس کەی پلس دلتا کەی جارانی ئێکس هەمووی بە چی دانێن بە بێتا دایەنێن پێکەوە ئەو کاتە ئەتوانین ئەم دوو معادلەیە پێکەوە کۆکەینەوە بۆی ریزڵتانتمان چی باتێ وایمان باتێ The wave group is then given by this relation ئەو کاتە ئەڵێن y displacement total ئەکاتە y1 plus y2 و ئەم معادلەیەمان دەسەکەوێ ئەگەر هاتوو معادلەکەی پێشوو کە ماتماتیکاڵەکە لە سلایدی پێشوو پیشاندان تەطبیقی کەین لەسەر y1 و y2 کۆیان کەینەوە چکە دوو گۆشە جیاوازە ئەو کاتە دیسپلیسمنتی تۆتەڵ وایەکەمان دەستەکەوێت بەم جۆرە و هەروەها لەبەر ئەوەی دەلتا ئۆمێگا زۆر کەمترە لە ئۆمێگا و هەروە دەلتاکەی زۆر کەمترە لەکەی we find that دوو وەکو لە گۆشەکە هەمانە دوو ئۆمێگا زائدەن دەلتا ئۆمێگا تقریبەنەکە دوو ئۆمێگا ئەن دوو کەی زائدەن دەلتاکەی تقریبەنەکاتە دوو کەی
ئەو کاتە وای تۆتەڵمانە کاتە 2A کۆساینی ئۆمێگا تی ماینەس کەی ئێکس کۆساینی 1/2 دلتا ئۆمێگا تی ماینەس دلتا کەی ئێکس. The above equation represents a wave of angular frequency omega and a wave number k. کاتە ئەم معادلەی سەرەوە معادلەی موجەیەکە کە تێیدا موجەکەمان ئەنگولە فریکوێنسی ئۆمێگا بێ و هەرە وەیف نەمبەرەکەی کەی بێ هوس ئەمپلیتیوت و ئەو مۆجەیە کە ئەڵێن فریکوێنسی ئۆمێگایە وەیف نەمبەری کە ئەمپلیتیودێکی هەیە مۆدیوڵیت کراوە ڕێک خراوە بای ئەن ئەنگولەر فریکوێنسی بە ئەنگولەر فریکوێنسی دلتا ئۆمێگا لەسەر دوو بۆ ئەگەر ئەم یەک لەسەر دووە جارانی ناو کەوانەکەکەین کاتە مۆدیولێشنەکەمان بەچەنە چۆنە بە دلتا ئۆمێگا لەسەر دووە و هەروەها ئەو وەیف نەمبەر بەچی بە دلتاکەی لەسەر دووە کاتە مۆدیولیشنمان لەسەر کردووە کە مۆدیولیشنمان لەسەر کردووە بەم جۆرە دەرچووە ئەمپلیتیودەکەی مۆدیولیشت کراوە بە قیمەتی دلتا ئۆمێگا لەسەر دوو و هەروەها بە قیمەتی دلتاکەی لەسەر دوو. لە دەرسی داهاتووە هەر لێرەوە لەم معادلەوە ئەتوانین فیس ڤیلۆسیتی و گرۆڤ ڤیلۆسیتی بدۆزینەوە بزانین کامیان ئەبێتە خێرایی ئەو پارتیکڵەی کەوا وتمان هەر پارتیکڵێکی جوڵە وەیڤێکی لەگەڵایە بزانین گرۆڤ ڤیلۆسیتی یاخود فیس ڤیلۆسیتی لە دەرسی داهاتووە لەم معادلەیەوە ئەوانە ئیسبات کەین.